ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیق بڵاقیم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر وردەکاریەکانی نێو پرۆژە یاسای بودجەی عێراق. وانەزانین پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ 3 ساڵەوە پرۆژەیەکی زۆر گرنگە لەبەرەوەی پشکی سەرجەم پارێزگاکان بارێمی کوردستانیشەوە لە پرۆژە یاساکەدا چەسپیەوە. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەی هەبوو خوێنەوەی بۆ کۆمەڵێک پرۆژە یاسای گرنگ کرد و خوێنەوەی دومیشی بۆ هەندێک لە پرۆژە یاساکان کرد. بزانین پرۆژە یاسای بودجە لە کۆبوونەوەکەی ڕۆژنجومەنی نوێنەران خوێنەوەی دووەمی بۆ کراوە یاخود لە لێژنەکانی ینی داراییە لە نێو پەرلەمانی عێراقا بۆی کە تاوەکو ئێستا گفتوگۆی لەسەرکرد وردەکارەکانی بەچی گەیشتووە. بۆ ئەم مەبەستە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەرمی معروف ئەندامی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە شاری بەغدا لەگەڵمانە. دکتۆر نەرمی سڵاوت لێبێ، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لە کورسات نیوزەوە جارێکیکە لەگەڵ جەنابەت ینی گفتوگۆی بابەتێکی زۆر گرنگەکەین کە پەیوەندی هەیە بە ژیانی هەموو عێراقیەکان و بە خەڵکی کوردستانیشەوە لە ئێستادا، چونکە خەڵک لە هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە بزانێت چارەنووسی موچە و هەروەها داهات هەرێمی کوردستان چی لێ. وردەکاریەکانی پرۆژە یاسای بودجە لە ئێستادا گەیشتووە بەچۆ کە جەنابتان لە نزیکەوە ئاگادارن. بەڵای سەرەتا سڵاو لە بەڕێست و لە سەرجەم بینەران و بیستەرانی کورسات نیوز. سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە گفتوگۆکانی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 و 24 و 25 ئەتوانین بڵێن بەشێکی فەرمی لە 15 مانگی سێوە کە هاتۆتە نێو ئەنجومەنی نوێنەران. خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و بەپێی سیاقاتی کارکردن لە ناو ئەنجومەنی نوێنەران، خوێندنەوەی دووەمیشی بەر لە پشۆکانی جەژنی ڕەمەزان بۆ کراوە و لە دوای ئەوەوە لیژنەی دارایی کە لیژنەی پەیوەندیدارە ڕاستەوخۆ بە پرۆژە یاساوە ڕۆژانە کۆبوونەوە گفتوگۆکانی بەردەوامی هەیە تا درەنگانێکی شەو کە لە ئێستادا توانین بڵین وێڕایی دەستنیشانکردنی هێڵە سەرەکیەکان و یا تێبینی سەرەکیەکانی ناو پرۆژە یاساکە ماوەی چەند ڕۆژێکە بێت کە لیژنەی دارایی میوانداری وەزارەتەکان و لایەنە پەیوەندیدارەکانەکات بۆ ئەوەی کەوە لە ئەنجامی یاخۆرد لە ڕێگەی گفتوگۆوانێ تاوتوێی بودجێ هەرێکێک لەم وەزارەت و دامەزراوانە بکە واتە بزانرێت کۆی داهاتەکانیان چەندێکە و خەرجە سەرەکیەکانیان چەندێکە و بەراوردیەکەین بە ساڵی 2021 و ساڵی 2019 کە با بڵێن 2 ساڵی ڕابردوون کە عێراق بودجەی هەبووە و ڕێژەی ئەو گۆڕانکاریانەی کەوا کراوە لە خەرجی و داهاتەکانیان تا ئەوکو بەرچاڕوونیکی زیاتر هەبێت لە بەردەمی لیژنەی داراییە لە کاتی ئامادەکردنی سیغەی کۆتایی پرۆژە یاساکە بەر لەوەی کەوا بچێتە بواری دەنگدانەوە. زۆر باشە دکتۆر نەرمین، ئێستا جەناب دۆ کۆندامی لێژنەی دارایی و باسدەوە کردیانی تاوەکو ئێستا ینی وردەکاریەکانی و هەروەها هێڵە استراتیژیەکان و سەرەکیەکانی نێو پرۆژە یاساکە ینی بەرچاوڕوونی بۆ کرێت و هەروەها لەلایەن ئێوە ینی تاوتوێ دەکرێت. بەگشتی ئێمە بزانم ینی پێشووتریش ڕاگەێنراوە کە پرۆژە یاسای بودجە بۆ 23 و 24 و 25 لە عێراق ینی بەڕێژە پرۆژە یاسایەکی زۆر زەبەلاحەوە یەکەم جارە لە هەموو عێراقدا کە ئەم پرۆژە یاسایە یاخود ینی بڵین بودجەی عێراق بەو شێوە زەبەلاحە بێت. لە بەرامبەرە کورتێنانێکی زۆری شەیە. ئێوە لە هێڵە استراتیژیەکانە چیتان کردو بۆی کە ئەو کورتێنانە پڕکەنەوە و هۆکاری زەبەلاحبوونی ئەم بودجێ بۆچی دەگەڕێتەوە بەڕاستی؟ بەڵێ خۆی بڵێن ساڵی پار ساڵی 2022 عێراق بودجەی نەبووە و تا ئەمڕۆشی لەسەر بێ هەتا و کاتەشی کە بودجە پەسەند دەکرێت بەردەوامی یاوە بە خەرجیەکانی لە ڕێگەی یەک لەسەر 12 ینی بە ڕێژەیەک لەسەر 12 خەرجی فعلی ساڵی 2021. ئەمە وای کردووە کە تا ڕادەیە دەتوانین بڵێن دام و دەزەکانی حکوومەت نەیانتوانیوە هیچ گەشەیەک بن بە چالاکیەکانی خۆیان کەمە کاریگەریەکی تاوا با بڵێن خسۆتە سەر چالاکی ئابوووریەکان بەشێکی گشتی لە ئابووری عێراقا مەسەلەی دامەزراندنی دەستی کار و هەروەها پرۆژەکانی بواری و بەرهێنان و ئەمانە کۆمەڵێ گرفتی سەرەکین کە ڕەنگە دەرفەت نەبێ ئێستا هەمووی باسکەین بەڵام ئێستا ئابووری عێراق پێویستی بۆیەکەوە بودجە پەسەند کرێ حکوومەت دەستکراوە بێ بۆ ئەوەیەوە ئەو بەرنامە و ئەولەویەتی کاری کە لە کارنامەکەی خۆیان بەڵێنی بە هاوڵاتیانی عێراقاوە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتە بتوانن لە ڕێگەی ئەم پرۆژە یاسای بودجەیەوە بتوانێت حکوومەت وعد و بەڵێنەکانی خۆی بەدی بێنێ کە بەشێکی زۆری توانین بڵێن تەرکیز دەخاتە سەر بوارەکانی بواری خزمەتگوزاری و کەمکردنەوەی هەژاری و هەروەها بێکاری لە عێراق. ئەمەش پێویستی بە پارەیە بەڕاستی لەبەرەوە
خۆی بۆ خۆی ئەم خواستی حکوومەت ڕنگدانەوەی هەیە لە ناو پرۆژه یاسای بودجەکەیە بە دەلیلی گەورەی قەبارەی پرۆژه یاساکە کە نزیکە بێتەوە لە 200 تریلیۆن دینار و لە هەمان کاتیشە حکوومەت داوای ئەوەی کردووەکەوە بۆ 3 ساڵ بودجەی بۆ پەسەند کرێت لەبەرەوەی کە ئەو استراتیژیەتی ئەو بەرنامەی کە ئێوێ جێبەجێکا لە تەمەنی کابینەکەی خۆیە حکوومەت پێی وایە پێویستی بۆیەکەوە جۆرێک لە سەقامگیری ئابووری هەبێ و دەستکراوە بێ و نەکەوێتە ئەو دۆخەیەکەوە هەموو لەگەڵ هەموو پرۆژه یاسایەکە کاتێکە حکوومەت پێشکەشیەکاتەوە تا ئەو کاتی کە پەسەند دەکرێت جۆرێک لە بۆشاییەکی یاسایی دروستە بێت لە ڕووی داراییەوە حکوومەت ناتوانێت و ئەوەی کەوا خواستێتی بەدی بێنێ هەر بۆیە ئەم حکوومەتە ئێوێ کاتێکە بۆ 3 ساڵ پرۆژه یاسای بۆ پەسەند دەکرێت دەستکراوە بێ و سەقامگیریەک با بە ئابووری و بەرهێنەران و بێوێ ئەو بەرنامەی کە لە ناو کارنامەکەی خۆیان هاتووە دەرفەتێکی زیاتر لەبەردەستا بێت لە ڕووی کات و لە ڕووی بودجەوە بۆی بتوانێت بەدی بێنێ ئەمە یەکێکە لەو فاکتەرانەی کە وای کردووە قەبارەی بودجە گەورە بێ ئەوە تا ڕادەیەکی شەتوانم بڵێم کۆدەنگیەک هەیە لەلایەن زۆرێک لایەنە سیاسیەکانەوە بۆی کەوە ئەم پرۆژەیە بۆ ئەو 3 ساڵە پەسەند بکرێ ینی بەڕادەیەک هەروەکو لە یاسای ئەوەی کە لە قانونی ئیداری مالیە هاتووە ڕێگەی یاوە حکوومەت بۆ ماوەی 3 ساڵ پرۆژه یاسایی هەبێ بەڵام ئەوەی کاڵێ بۆ ساڵی یەکەم وجوبی بیوە تا بۆ ساڵی یەکەم کە ساڵی ئێستا 2023 ئەمایان بە تەواوی وەکو خۆی جێبەجێکرێ بەڵام بۆ 2 ساڵی تری داهاتوو لە ناو یاساکەشە هاتەوە حکوومەتیش کاتێک ئێمە گفتوگۆمان لەگەڵ بەڕێ سەرۆکوەزیرانی عێراقا کردووە ئەوەی دووپات کردوتەوە کە ئەگەر بۆ 3 ساڵیش بودجەی بۆ پەسەند بکرێ ئەوە بۆ ساڵی 2024 و 2025 بێگومان خشتەی داهات و خەرجی نوێ پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانەکە بۆ ئەوی لەسەر زەوی پێشهاتەکان و ئەو گۆڕانکاریانەی کە هێتە پێشەوانە جارێکی کە بۆی پەسەند بکرێتەوە واتە ئەگەر بۆ 3 ساڵیش بودجە پەسەند بکرێ مانای ئەوە نییە کە دەقا و دەقی ئەم بودجەی ئەم ساڵە بێ بەڵکو بە ئەگەرێکی زۆرەوەنێ گۆڕانکاری بەسەر داهات و خەرجیەکانە ئەمە خاڵێکی سەرەکی گفتوگۆکانی ئێمە لە ئێستاە جگەلەوە ئەگەر خاڵێکی سەرەکی بە دکتۆر نەرمین گرفتی بۆ دروست نەکردون یاخود سستی لە گفتوگۆکانە دروست نەکردو بۆی کە پرۆژه یاسا جارێککە درەنگ بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران و خوێندنەوەی سێم و بڕیاردانی لەسەر بکرێت پێم وانە لە ڕووی ئەوەی کەوا کاتێکی زۆر لەبەردەستان نەماوە بۆ ئەوەی کەوا بگەینە سیغەی کۆتایی لە بەرەوەی کە وەرزی یاسادانان خۆی بۆ خۆی لە تەواوبوونایە و ئەسڵان پێویستە کات ئێمە لە کۆتایی ئەم هەفتەیە و سەرتایە هەفتەی داهاتووە ئەنجومەنی نوێنەران تەمەنی ئەم وەرزی یاسادانانە بۆ ماوەی مانگی کە درێژ کاتەوە واتە تاوەکو سەرەتای مانگی حوزەیران بۆ ئەوەی کەوا بتوانێت پرۆژه یاسای تیا بخوێندرێتەوە پەسەند بکرێ لەبەرەوە لە ڕووی کاتەوە کاتێکی زۆر لەبەردەستانیە جگە لەوەی کار خۆی بۆ خۆی تێپەڕبوونی 4 مانگ وە تاوەکو پەسەندکردنی یاساکەش 5 مانگ لە ساڵی 2023 ئەمەواکە بڵین نزیکەی 6 بۆ 7 مانگێک بمێنێتەوە لە ساڵەکەیە کامەش ئەگەر بێت و زیاتری بڕوات کاتێکی ئەوتۆ نامێنێت و لە بەردەمی حکوومەتە تاوەکو ئەو بودجە گەورێ و زەوەلاحە خەرج بکە هەر بۆیە تا ڕادێگەتوانین بڵین لە ڕووی کاتەوە متەزایقین بەراورد بە گفتوگۆی بودجە لە ساڵانی پێشووە کە بودجە هەبووە کە چەند مانگێکی خیانووە بەڵام پێم وابێت تا کۆتایی مانگی 5 ئەم ساڵ 2023 و ڕەنگە زووتریش پرۆژه یاساکە پەسەند بکرێت وەکو وتم خاڵێکی تر کە ڕەنگە تا ڕادەیەک جۆرێک لە گفتوگۆی زیاتری بوێ مەسلەی دیاریکردنی نرخی نەوتی خاوە بە $70 بۆ هەر بەرمیلێکە ئێمە زانین لە ئێستاە بارودۆخی بازاری نەوت ناجێگیرە و ڕۆژانە ئەو نرخە هەڵکشان و داکشان بەخۆیەوە بینێ کەمە جۆرێک لە تا بڵێن دوودڵیەکی دروست کردو لەلایەن ئەندامانی لیژنەی داراییەوە ئەگەر بێت و نرخ زیاتر بێتە خوارەوانێ و وابێ کە عێراق نەتوانێت بە $70 بەرمیلە نەوت بفرۆشێ ئەمە کاریگەری بێ لەسەر قەبارەی کورتێنان واکە قەبارەی کورتێنانەکە کە لە ئێستا 64 تریلیۆن دینارە قەبارەکەی زیاتر ببێ ئەمەش تۆزێک بە پێویستی بۆیە بە وردبینیەوە بە حەزەرەوە ئەم بابەتە گفتوگۆی لەبارەوە بکرێت. کورتێنانەکە چەنە بۆ ینی پرۆژه یاسای بودجە بۆ ئەم ساڵ ئەوەی کایڵی ینی بەس بۆ 23 ئەو کورتێنانە هەیە؟ خۆی لە ئێستاە ئەم کورتێنانەی کە لەناو بودجەیە زیاتر لە 64 تریلیۆن دینارە ئەتوانین بڵێن یەک لە سەرسەی بودجە تقریبان کورتێنانە جا ئەوەی کە لێرانەیە زیاتر مای نیگەرانی و ترسە یاد لە ڕاوکیە لەسەر ئەم کورتێنانە ئەوەیە کە کۆی
خەرجی وەبەرهێنان چۆتە چوارچێوەی کورتێنانەکەەوە، واتە هەموو ئەو داهاتی کە دەوڵەتی عێراقی بەداهاتی فرۆشتنی ئەو پشکەی کە هەرێمی کوردستانی شتیا بەشدارە بێ بەداهاتە نانەوتیەکانی شەوانێ هەمووی ئەڕوا بۆ بواری بەگەڕخستن یاخود نەفقاتی جاریە بە تەشغیلی و بڕگەکانی تریەوە ئەوەی کە بۆ بواری وەبەرهێنانە هیچ نییە، یانواتە حکوومەتی عێراقی لە داهاتی نەوتی و نانەوتیەکان هیچ شتێکی بەدەستەوە نامێنێ بۆ خەرجەکانی بواری وەبەرهێنان، بەڵکو ئەوێ بە قەرز ئەم خەرجانە بەرێ بەڕێوە هەر ئەمەشەوە کات چارەنووسی خەرجەکانی بواری وەبەرهێنان مەجهول بێ، یعنی یاخود پەیوەندیدار بێ بە توانای بەدەستخستنی سەرچاوی قەرز جا قەرزی ناوخۆیی بێ لە بانکی ناوەند و بانکە ناوخۆیەکان یاخود قەرزی دەرەکی بێ لە بانک و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، ئەمەواکە مەسیری ئەم پرۆژانە تا ڕادێک بە مەجهولی بمێنێتەوە. خۆ ئەگەر هاتوو خوانەکردە نرخی نەوتی خاو وەکوی کە پێشببینی کراوە یاخود جێگیر کراوە زیاتر بێتە خواریشەوە، ئەمەواکە کە بێگومان حکوومەت نەتوانێت بەشێک لە خەرجەکانی بواری تەشغیلیش وەکو خۆی جێبەجێکە. ئەمە تا ڕادەیەک هەرچەنە ئەمڕۆ ئێمە لە گفتوگۆکانمانە لەگەڵ وەزارەتی نەوت کە وەزارەتی پەیوەندیدارە بە بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی خاو بۆ بازارەکانی دەرەوە و تا ڕادەیەک لەگەڵ وەزارەتی دارایە ئەوان ڕێکەوتون لەسەر ئەو نرخی نەوت بۆ یەک بەرمیل. ئەوان باز لەواکەن کە ڕەنگە بۆ ئێستا بۆ ئەم ساڵ مەترسیەکی ئەوتۆ نەبێت لە بەرەوەی کە تا ئێستاش نرخی نەوت هێشتا نەهاتۆتە ئەو ئاستی کە مەترسی دروست بکە، بەڵام بێگومان بۆ ساڵی 2024 و 2025 ئەگەر بودجەش پەسەند کرێ لە ئێستاوە بێگومان پێویستە کات لە کاتی خۆیان بەر لە دەستپێکردنی ساڵی 2024 پێداچوونەوە بکرێتەوە بە نرخی نەوتی خاو و داهاتی نەوتی خاوە لە ناو بودجەیە بەپێی ئەو گۆڕانکاریانەی کەواتەوە خۆعکرێ لە داهاتوە نرخەکان بێتە خوارەوە. زۆر باشە دکتۆر نەرمین باست لەوە کرد کە بۆ نمونە ینی تاوەکو ئێستا کە پێم قسۆتە مانگی پێنجەوە ینی عێراق نەبووتە خاوەنی بودجەی خۆی، بەڵام ینی ئەمڕۆ ینی منەمێ لایەنێکی گەشتی دیکەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی پیشان بین ئەمڕۆ لە دیداری عێراق کە لە بەغدا بەڕێوەچوو سەرۆکوەزیران محەممەد شیع سۆدانی ینی زۆر بە ڕاشکاوانە وتی تاوەکو ئێستا ینی توانیمانە ینی کاری باش بکەین بە تایبەتی لە بواری بوژانەوەی ئابووری و هەروەها لە بواری سەقامژیری لە کەرتی بانکی و داراییدا و هەروەها خۆشگوزەرانکردنی زیاتری خەڵک لە عێراق و ئەنجاو ئاماژەیدا بە هەرێمی کوردستانیشەوە جارێ نایمە سەر هەرێمی کوردستان بابەزەوە بکەین حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی هێزی لە پشتە و محەممەد شیع سۆدانیش خۆی کەسایەتیشی ینی گرنگ و کاریزماییە تا چەندە ئەمانە هۆکارن بۆی کە استیقراریەت لە ئابووری عێراق و لە دارایی عێراق و لە خەرجی و هەروەها داهاتی عێراق بەدی بێنێ و بە تایبەتی ئەم گفتوگوانی کێسە لە پرۆژە یاسای بودجە ئەکرێت لەلایەن لیژنەی دارایەوە تا چەندە ئەمانە پاڵپشتن بۆ ئێوە کە بتوانن پشت ئەستور بن بۆی بڕیاری باش بن. بەڵێ کابینی حکوومەتەکەی بەڕێز سوودانی هەر لە سەرەتاوە بەپێی ئەو کارنامەی کە لایەن ئەنجومەنی نوێنەرانەوە پەسەند کراوە کۆمەڵێک پرۆژە و بابەتی استراتیژی گرنگی هێناوەتە ئاراوە لە ناو چوارچێوەی سیاسەتە ئابوووریەکانە ئەگەر تەرکیز بخەینە سەر ئەوە کە بەدڵنیاییەوە ئەگەر بێت و وەکو خۆی جێبەجێ بکرێ یاخود بەشێکی زۆری بەجێبەجێ بکرێ کاریگەریەکی باش بەجێهێڵە لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە عێراقا و چالاکی ئابوووریەکان و ئاستی گەشەی کەرتە ئابوووریەکان و ئەوی کە پێوترێ نمووی اقتصادی، بەڵام بێگومان ئەمانە بەشی هەرە زۆری ئەگەر نەڵێم هەمووی پەیوەندیدارە بە توانای دەستەبەرکردنی داهاتی فرۆشتنی نەوتی خاو چونکە عێراق هەروەکو لە بودجەشە ڕنگدانەوەی هەیە ئێستا بۆ ئەم ساڵ بە ڕێژەی لە 1970 پشتی بەستووە بە داهاتی فرۆشتنی نەوتی خاو واتە نزیکەی زیاتر لە 170 تریلیۆن دینار لە داهاتی نەوتەوە سەرچاوی داهاتەکانی ئەم بودجەیە و تەنها 7 تریلیۆن دینار کە وەکو پێڵێفی ئەحسەنە الئەحوال لە داهاتی نانەوتی لە ناو پرۆژە یاساکەیە باسکراوە کە ئەمە هەروەکو ئەگەر سەری تەجروبەی ساڵانی ڕابردوو بکەین ئەبینین زۆر کەمتر داهاتی ناوخۆ توانراوە دەستە بەرکە. ئەمە ژەوا سەلمێنێکە
ئابووری عێراق ئابووریەکی ڕێعیە وابەستەی داهاتی نەوتە وابەستەی گۆڕانکاریەکانی بازاری نەوتە هەروەکو پێشترش باسم کرد ئەگەر بێت و ئەو داهاتەی کەوا خەمڵاندنی بۆ کراوە کەمتر بێ بێگومان ناتوانێت حکوومەت ئەو بەرنامە و پلانانەی کەوا دایناوە با بڵێن جێبەجێ بکە یاخود بەدی بینێ وەکوی کەوا خواستێتی یاخود شەقامی عێراقی داوایەکە بەتایبەتی لە مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و هەروەها جێبەجێکردنی پرۆژەکانی بواری و بەرهێنان کە وەکوتم سەرچاوی پارەدارکردنەکەی هەمووی پەیوەندیدارە بە قەرزەوە بەڵام لە جیوێکی ترەوە بێگومان ئەم بودجەیە هەلی کارکردنی ڕەخساندۆ بە ژمارەیەکی زۆر لە هێزی کار لە کەرت و سێکتەرە جیاوازەکانە ئەوانەی کە ساڵانێکی زۆرە بە دوای هەلی کاراگەڕاون یاخود گرێبەست بوون یا بەخۆ بەخشی کاریان کردووە کە ئەمە لە ماوەی ئێتوانین بڵێن کابینەی حکوومەتی پێشووە ڕۆژانە خۆپیشاندان هەبوو ئێستاشی لەسەر بێ هەندێک لەو توێژانە کە هێشتا دەرفەتی تەواویان پێنەدراوە بۆ کارکردن و دامەزراندن ڕۆژانە خۆپیشاندان هەبووە بۆ ئەوەیەوە هەلی کاریان بۆ بڕاخسێ کە ئەمە ڕاستە تا ڕادەیەک لە ئێستاە توانین بڵێن شەقامی کپ کردوتەوە توانیوێتی جۆرێک لە ڕەزامەندی جەماوەری دروستکە بۆ ئەم کابینەیە بەڵام بێگومان پارەدارکردنی خەرجی ئەم توێژە جیاوازانە و دابینکردنی موچە بۆیان بەشێکە لە کۆی خواستی هاوڵاتیانی عێراق چکە خۆ دوجار ڕاستە ژمارەی فەرمانبەران لە عێراق ئێستا نزیکەی زیاتر لە 4 ملیۆن فەرمانبەر هەیە بەڵام دانیشتوانی عێراق بێگومان زیاترێکە لە 40 ملیۆن کەس هەمووشی بە فەرمانبەرەکانیشەوە داخوازی هەیە لەسەر خزمەتگوزاریە گشتیەکان لە پرۆژەکانی ئاو ڕێگاوبان و کارەبا کە یەکێکە لە سێکتەر و پێداویستی سەرەکیەکان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە عێراق نەیتوانیەوە لە 100% ئەم پێداویستیە بۆ هاوڵاتیان دابین کە و سەرباری ئەو پارە زۆرێکەوە خرجەکرێت بۆ ئەم سێکتەرە مەبەست لە کۆی ئەمە چییە؟ ئەمەیە کە بەڵێ بەڕێز سوودانی خواستێکی گەورەی هەیە بۆ ئەوەیکەوە حکوومەتێکی خزمەتگوزاری بێ بتوانێت خواستی هاوڵاتیان دابین بکات گۆڕانکاریەکی نەوعی لە ژیان و گوزەرانیانە بکە بەڵام بێگومان هەموو ئەمانە وابەستەی یەک تاکە سەرچاوی داهاتە کە ئەوی ژنەوتە لە بەرەوەی کە ئابووری عێراق ئابووریەکی هەمە چەشنە نییە بەڵکو ئابووریەکی ڕێعیە خۆ ئەگەر نەتوانرێت لە ماوەی چەند ساڵی داهاتووە گۆڕانکاریەکی نەوعی بکرێت لە ڕێژەی بەشداریکردنی سێکتەرە ئابوووریەکان لە پێکێنانی داهات کە ئێمە لە ماوەی گفتوگۆکانمان لە ماوەی ڕابردووە لەگەڵ وەزارەتەکانە وێڕای گفتوگۆکردنی پشکی ئەو وەزارەتانە لە خەرجی گشتی تەرکیزێکی زۆرمان هەیە لەگەڵ یانە لەسەر بابەتی پارەدارکردنی نامەزراوەکانی ئەوەتا کۆکردنەوەی داهات و جیبایی داهاتەکان تاوەکو بتوانرێت ئیسیدامە بەردەوامی بدرێت بە ئەو بەرنمەیەکەوە حکوومەت هەیەتی نەک لە قۆناغێکا بەهۆی دابەزینی نرخی نەوت لە بازارەکانی جیهانە دووچاری شکست بێتەوە هەر بۆیە با بڵێن هەموو ئەو بەرنامانەوە کووتمان گرێدراوی ئایندەیە کە ئێمە ناتوانین لە 100% گرنتی ئەوە بین کە ئەگەر هات و نرخ خاتە خوارەوە حکوومەت بتوانێت بەردەوامی با بە پرۆژەکانی سەرڕای هەموو ئەو بابەتە گرنگانی کە جەنابە دامەژەر پێدا ینی بابەتێکی دیکەی گرنگتر بۆ هەموو عراقیەکان و ئەویش ینی وابەستەی ژیانی خەڵکە و هەروەها لە پرۆژیاسای بودجەش ینی بە هەمان شێوە چی ئێوە لە لیژنەی دارایی باستان کردبێت ینی مەسلەی دۆلارە و نرخەکەیەتی لە بەرامبەر دیناری عراقیە بانکی ناوەندی ینی لە دوجار بڕیاریدا کە نرخی $100 لە بەرامبەر 132,000 دیناری عراقی بێ بەڵام تا ئێستا لە بازاڕەکانی دراو لە عراق و هەرێمی کوردستان بەرز و نزمەکات لە پرۆژه یاساکانی بودجەی 23 و 24 و 25 هیچ باسی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقی کراوە ئەمە گرفت دروست ناکە کە نرخیان دابەزان هینی دۆلار و دیناریان بەرز کردەوە بەشێک لە بەرنامەی کابینەی حکوومەت کە پێشکەشی کردووە و ئەوێ لە ڕێگەی بودجەوە با بڵێن تا ڕادەیەک بەدی بێنێت بەرنامەکەی مەسلەی ئیسیقرارە لە بازاری ئاڵوگۆڕی دراوە بەهای دینا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دیارە خواستی حکوومەت و هەروەها بە پاڵنەرەکانی شەقامەوەیە کەوا بەهای دینار بەرزتر بێ یاخۆ بەرز بێت بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە ئەمە بێگومان سوودێکی زۆری تیا لە ڕووی هێزی کڕینی دینارەوانێ بۆ هاوڵاتیان
و کات کە قیمەتی یا خۆی شیڕایی دینار بەهێز بێ و ئەمە کاریگەریکی باشی ئەوێت لەسەر گوزەران و ژیانی هاوڵاتیان بە پێچوانەشەوە کاتێکە بەهای دیناردا ئابەزێ بێگومان هێزی کڕینی دیناردا ئابەزێ ئەمە ژواکە تێچووی ئەو کەلوپەلانەی کە هاوردا کرێ لە دەرەوە زیاتر بێ و ئاستی گشتی نرخەکان بەرز بێتەوە کە کاریگەریکی خراپ بەجێڵە لەسەر ژیانی هاوڵاتیان بەشێکی گشتی هەر بۆیە ئەم حکوومەتە مەبەستێتی کە بازاری ئاڵوگۆڕی دینار بەرامبەر بە دۆلار جێگیر بێ و هەوڵێکی زۆرش دراوە لە ماوەی ڕابردووە لایەن حکوومەت و لایەن بانکی ناوەندەوە وەکو بەرپرسی یەکەم لە سیاسەتی نەخدینە کە ئەو ناجێگیری کە ئێستا هەیە یاخود لە ماوەی ڕابردووە زۆر بوو لە بازاری بکە پێ سوقی موازی هەوڵ درێک بکرێتەوانێ و ئاستی نرخ لە بازاری موازی هاوتابێ یان نزیک بێتەوە لە نرخی فەرمی دینا بەرامبەر بە دۆلار و لە ناو پرۆژه یاساکەشا جێگیر کراوە بە 1300 دینار بۆ هەر دۆلارێک کە حکوومەت بەنیاز نییە لە ئێستاە دەستکاری ئەم بەهایە بکە بەڵام ڕەنگە بۆ ساڵی 2025 بەپی بارودۆخەکە ئەوە نازانێت لە ئێستاە بەڵام حکوومەت لە ئێستا بەنیاز نیە دەستکاریکە و بۆ ئەو بەو نرخەش ئەوێ داهاتەکانی خۆی کە لە فرۆشتنی نەوت دەستیەکەوێ بە بانکی ناوەندی بفرۆشێتەوانێ و هەر بۆ نرخەش داهاتی نەوت خەمبڵێنراوە لە دۆلارەوە بۆ دینار کە ئەمە تا ڕادێک جۆرێک لە سەقامگیری ئەیاد بە بازار چکە دوجار نرخی ئاڵوگۆڕی دینا بەرامبەر بە دۆلار تەنها بۆ حکوومەت گرنگ نییە بەڵکو بۆ کاتی تایبەتیش بۆ سەرجەم مامەڵەکارانیش گرنگە چکە بەشێکی زۆر لە چالاکیەکان لە دەرەوەی کەرتی حکوومەت لەلایەن بازرگانەکان گوزاران و جێبەجێکرێت لەبەرەوە ئەم بەڵێ لەسەر نرخی دۆلار کە وتە جێگی کراوە 1300 یاخود 1000 ینی بە 132 جێگی کراوە لە بودجێ بۆ حکوومەت بەڵێ خۆی بە 1300 بۆ حکوومەت واتە وەزارەتی دارایی کە داهاتی نەوتی دەسەکەوێت لە بە حکوومەوەیەکەوە کەرتی نەوتکەرتی حکومیە لە عێراقا حکوومەت نەوتەکەی خۆی ئەفرۆشێ بە دۆلار هەر بەرمیلێکی بە 70 دۆلار ئەفرۆشێ و ئەم 70 دۆلارە ئەیاتەوە بە بانکی ناوەندی بە نرخی 1300 دینار بۆ ئەکا بە دینار بۆ هەر دۆلارێکی و بانکی ناوەندی بە 1000 بە ئاسانتر باسیکەین بە 130,000 دینار بۆ 100 دۆلاریەک ئەیاتەوە بە بانکەکان و بانکەکانیش پێویستەکە واتەوەکو نرخی فەرمی بە 1320 فەرقێکی کەم لە بینی سعری ڕسمی کە وەزارەتی دارایی ئەی فرۆشێت تاوکۆگاتە دەستی هاوڵاتیان تەنها 2000 دینارێکی فەرقە ئەمەش لە پێنا ئەوەیەکەوە تێچووی هاوردەکردنی کەلوپەر لەیان بازرگانەکانەوە کاتێک کە دۆلاریان پێفرۆشن لەیان بانکەکانەوەنێ کەم بێ بۆی کە کاتێک ئەوان کاڵاکان هاورداکەن و لە بازارە بە دینارە ئەیفرۆشنەوە بڕێکی کەم قانزاژی بچێتە سەر یاخود تێچی هاوردەکردنەکەی کەم بێ لێرانە مەبەستەکە ئەمەیە بەڵام لە ئێستاە و تایبەتی لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەو ڕێکارانی کە بانکی ناوەندی گرتبوویە بەر بۆ پێدانی دۆلار بە بازرگان و هاوردەکارەکان ئەو ڕێکارانە تا ڕادەیەکی زۆر قورس بووە وای کردبوو کە بەشێکی زۆر لە مامەڵەکانی بازرگانی ڕووکاتە بازاری موازی و ئەو نرخێکە لە بازاری موازیە هەبوو بێگومان بینیمان کە زۆر زیاتر بوو هەندێک ڕۆژ گەیشت بووە نزیکی تقریبان 170,000 دینار بۆ 100 دۆلاریە کە ئەمە بێگومان و کووتمان جۆرێک بوو لە ناجێگیری وەرەوە کاریگەریکی خراپی دروست کردبوو لەسەر ئاسی گشتی نرخەکان جامە بەستم لێرانەیە ئەمەوەیە کە بۆ حکوومەت نرخی فەرمی 1300 دینارە لە ناو بودجەیەکە جێگیر کراوە و تەنها 2000 دینارێکی فەرقا تا کۆگاتە دەستی با بڵێن بازرگانەکان بەڵام بە نرخی فەرمی بۆ ڕێکارانەی کەوا بانکی ناوەند دایناوە بۆ کڕینی دۆلار لەو پۆرتاڵە ئەلکترۆنیی ئەوی کە پێوترە مەناسە ئەلکترۆنیەکە بەڵام لە بازارە نرخەکە تاڕادەیەک فەرقی هەیە هەرچەنە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو تۆزێک زیاتریش بەرز بووە ئەمەش پەیوەندی هەیە ڕەنگە هاوڵاتیان پرسیاریەوە بکەن بڵێن بۆچی دیسانەوە نرخی دۆلار بەرز بۆتەوە جارێکی کە من دووپاتیەوەکەمەوە کە ئەمە دۆخێکی کاتیە پەیوەندی هەیە بەو ڕێکارانەی کە پەیوەند کە ئێستا گیراوەتە بەر لە مەسلەی
بەکارهێنانی ئەو کارتە ئەلکترۆنیانەی کە لایەن بانکەکانەوە ئەدرێ بە هاوڵاتیان ئەوانەی کە گەشتی دەرەوەکەن و بڕێک دۆلار لادێکی لەم کارتانە هەیە کە هەندێک جار وا گومان کراوە کە بەشێکی زۆر لەو کارتانە برابێتە دەرەوەی عێراق و گومانی ئەوەی لەسەر بێت کە بەکارهێنرا بێ بۆ سپیکردنەوەی پارە لەبەرەوە تا ڕادەیەک ڕێکارەکانی بەکارهێنانی ئەو کارتانە تونتر کراوە ئەمە ژوای کردووە کە ئەو کەسانی کە ناتوان ئەم کارتانە بەکاربێنن جارێکی کە خواستیان ڕووی کردوەوە بازاری موازی بوو دەستخستنی دۆلار بۆیە تا ڕادەیەک نرخی دۆلار لەم چەند ڕۆژێ ڕابردووە بەرزبووەوە بەڵام ئەمانە دۆخێکی کاتین و بە شێوەیەکی گشتی جارێکی کەش تەکی لەواکەمەوە کە بە پێی با بڵێ تەسریحی بانکی ناوەندی وە پێی ئیمکانیاتی عێراق وەکو یەدەگی دراوی قورس کە زیاترێکە لە 115 میلیارد دۆلار هەمومانە ئیسەلبێنن کە هیچ مەترسیەک لەسەر بەهای دیناری عێراقی نییە لە ئێستا و لە داهاتووە و ئەگەر بێت و هەناردەکردنی نەوتی خاو بەردەوامی هەبێ بەم نرخێکەوە ئێستا هەیە بێگومان یەدەگی دراوی قورسیش زیاترێکە بێ و کاتە پاڵپشتێکی زیاتر بۆ بەهای دیناری عێراقی دروستە بێت. بەڵێ دکتۆرە بابێنە سەر ینی بەشێکی گرنگی بودجەی عێراق بۆ 23 و 24 و 25 کاویش یعنی هەمومانە زانین بەشێکی ئەو بودجێ وابەستەیە بە ناردنەدەرەوەی نێوت هێرێمی کوردستان بەڵام لە دوایەوەی کە ینی عێراق ئەو سکاڵای بردەوە لە دادگای نێوژیوانی پاریس دە بەرامبەر تورکیادا ئێنەوە تا ئێستا نەوتی هێرێم وەستاوە و دەبێت لە ڕێگەی سۆمۆ هەناردە بکرێتەوە بەڵام تا ئێستا ئەو مانگێکە هەناردە نەکراوەتەوە. عێراق احتیماتی خۆ سەر ئەو 400 بۆ 500 هزار بەرمیلەی کە ڕۆژانە هەرێمی کوردستان هێنێتە دەرەوە و لەبەر ڕۆشنایی ئەمە پشت هەرێمی کوردستان دیاری کراوە و جەنابتان باشتر ئەزان کە لە 12.67 ئەم ڕۆژ ئەین سۆدانی گەرنتی ئەوەیدا بە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاڵێ ئەگەر نەوت بڕوا یاخود نەڕوا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە دەنێرین. زەمانەت چییە لە پرۆژە یاساکەدا بۆ هەرێمی کوردستان و ئەو پشکی کە بۆ هەرێمی کوردستانە توانین بڵین پشکێکی جێگیرە و باشە لە ڕووی داراییەوە و ئاوەدانی و بژانەوەدا بە هەرێمی کوردستان دکتۆرە؟ هۆی لە ڕاستیە بەشێکی گشتی ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵا کراوە بابەتێکی گرنگە و تا ڕادەیەکی زۆر دەتوانێت بڵێم من گەشتبینم لە دوای ساڵانێکی زۆر لەو پەیوەندی و ناکۆکیانەی کە دروست بوو بە هۆی مەلەفی نەوتەوە توانین تا ڕادەیەک بڵێن ئێستا خاو بۆتەوە ئەو ناکۆکیانە و قاڵبێکی فەرمی گرتوۆتە خۆی بە تایبەتی لە دوای واژۆکردنی ڕێککەوتنی فەرمی لە نێوان هەردوو حکوومەتە لەبەرەوە توانین بڵێن تا ڕادەیەک گەشتبینین بە ئەو پشکێکەوە بۆ هەرێمی کوردستان دانراوە لە ناو پرۆژە یاساکەیە بەڵام ئەمە هەموو بابەتەکە نییە یعنی واتە ڕاستە ئێمە ئێستا بەراورد بەڕابردوو وەتوانین دڵنیابینەوە لەوەیەکەوە هەرێمی کوردستان چەندێک نەوتە فرۆشێ بەکوێ فرۆشێ بە چەندێ فرۆشێ داهاتەکەی لەکوێیە لەکوێ خەرجەکرێ دڵنیایەکی زیاتر هەیە بۆ فەرمانبەران و خانە نشینان و بەشێکی گشتی موچەخۆران بەوەی کەوا لە کاتی خۆیان موچە وەربگرن کۆتایی ببێت بەو لێبڕینی موچە و دواکەوتنانە ئەمانە هەمووی لایانی باشی ڕێکەوتنەکە و پرۆژە یاساکەیە تایبەت بە هەرێمی کوردستان بەڵام ئەمە هەموو بابەتەکە نییە چونکە هەندێک وردەکاری تر هەیە لە ناو پرۆژە یاسای بودجەیە کە پێویستە ئێمە هەرچەنە گفتوگۆکان بەردەوامی هەیە و نەگەشتونەتە پەسەندکردنی یاساکە بەڵام لە ئێستاوە ئێمە وەکو نوێنەرانی کورد پێویستە ئاگامان لەو چەند خاڵە بێکە لە ناو پرۆژە یاساکە هەیە و نەهێڵین بەو شێوەی ئێستا بمێنێتەوە بۆەوەی کەمترین زیانی هەبێ یاخود قازاج و سوودەکانی ڕێکەوتن و بودجەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ کەمە ڕەنگە هەندێکی من نامێ بینەرانی پێ نیگەرانکەم یاخود با بڵێن سەرقاڵیانکەم بەڵام هەندێک بابەتی تایە بۆ نمونە ڕاستە پشکی هەرێمی کوردستان بە 12.67 دیاری کراوە و یعنی وەکو پارە نزیکەی 20 تریلیۆن دینارە کات وەکو لە کۆی هەموو ئەو بودجەی عێراق بەڵام لە ناو پرۆژە یاساکەیە بڕگەیەکی تایە کە باس دەواکە ئەڵێ پشکی هەرێمی کوردستان نابێ هیچ کاتێک لە ڕێژەی بەشداریکردنی هەرێم بەداهاتی نەوتی و نانەوتیەکانەوە زیاتر بێ واتە سەقفێک میچێکی دانا بۆ پشکی هەرێمی کوردستان واتە بەو مانایی کە هەرێمی کوردستان بە چەندێک بەشدارە لە ناو بودجەیە ئێمە هەر ئەوەندەی عینێ کە ئەمە بەدڵنیایی ئەمە تێکستێکە تازە خراوەتە ناو پرۆژە یاسای ئەم ساڵەوە کە ئەمە واکات کە هەرێمی کوردستان
وەکو بەشێک لە عێراقی فیدرال حسابی بۆ نەکرابێ یعنی ئێمە لە بەرامبەر هەندێک پارێزگامان هەیە هیچ بەشداری ناکات لە بودجەی حکوومەتی فیدراڵە بەڵام لە کاتێکە ئەبینین لە ناو خەرجەکانە پشکی هەیە کەواتە لێرانە ئەمە پێویستە وریابین لەم خاڵەشی مەترسیدارە لەوەی ئەندامانی ڕاستە بڕی پارەی کوردەکان ینی دکتۆر نەرمین چۆن ئەتوانن بەڕاستی ئەم مەترسیە لەسەر پشکێرێمی کوردستان لابرن ینی ئەکرێ بۆتان نەکرێت کە لایبەرن یاخود نەخێر ثابت کراوە مەتەواو خۆی لە ڕاستیە دەسەڵاتەکانی ئەنجومەی نەنەران و بە تایبەتی لیژنەی دارایی توانین بڵێن لەسەر دوو ئاستە ئاستێکیان کەمکردنەوەی کۆی خەرجەکانە ئاسێکی تریشیان مەسلەی با بڵێن مناقەلەکردنە لە بابێکەوە بۆ بابێکی تر بەڵام بابەتێکی تر ئەوەی کەوا ئەم تێکستانێک کە هاتووە لە ناو ئەحکامە ختامەکان و ئەحکامە عامەکانی پرۆژەی یاساکەیە ڕاستی هەندێکی پەیوەندی هەیە بۆ گفتوگۆیانە و دانوستانانەی کە هەرێم کردوێتی لە ماوەی ڕابردووە من لەگەڵ ڕێزم بۆ هەمووانەی کە بەشداریان کردووە لە گفتوگۆکانە نازانم ئەمە تا چانێک تێبینی ئەم خاڵانیان کردو ئەم تێکستانیان کردوەوە ئایا ئەوان کاتی داڕشتنی پرۆژە یاسای بودجە ئاگاداری ئەم تێکستانە بۆ نیە لە دوای گفتوگۆکانی هەرێم لەگەڵ بەغدایان تێکستانە ئیزافەکراوە بۆ پرۆژە یاسای بودجە ئەمە بابەتێکە بەڕاستی پێویستی بۆی ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە یەکلای کەینەوانێ ئەمما تا ڕادەیەک بێجگە لە ئەندامانی کورد لە ناو لیژنەی دارایی کە من بۆ خۆم وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەو لیژنەیە داکۆکی تەواو لەو بابەتە کەم کە چۆن بتوانین ئەم تێکستە لابەرین یا بە لە شێوەکان داڕێژینەوە کە لە بەرژۆنجی هەرێمی کوردستان بێ بەڵام بێگومان گفتوگوی لایەنە سیاسەکان کورد لەگەڵ لایەنەکانی تری عێراقشا گرنگە بۆ پاڵپشتیکردنی تێڕوانینەکانی ئێمە وەکو ئەندامانی لیژنە و فراکسیۆنە کوردیەکان خاڵێکی تر کە من دیسانەوە هەرچەناوەکوتم من گەشتبینم با ڕێکەوتنەکە بەشێکی گشتی و نامێ بڵێم نیگەرانم بەڵام هەروەکو تێبینی لە ناو پرۆژە یاسای بودجەیە بابەتێک یاخبرگەیەکی تیا هاتووە کاڵێ زیادەی نرخی فرۆشتنی نەوت ئێمە ئازانی وەکوتم نرخی بەرمیلێک نەوت بە $70 دیاری کراوە فەرقی ئەم $70 تا ئەو نرخی کە ئێستا لە بازارە هەیە گریمان $10 بێ واتە $10 زیادە هەیە لە نرخی فرۆشتنی نەوت لە ناو پرۆژە یاساکە هاتووەکاڵێ ئەو فەرقی نرخی نەوتە کە ئەفرۆشرێ لە سای هەفتای ئەڕوا بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە ئەلەمەیە هەرچەنە ئەو کورتێنانە بەشێکی زۆری پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە بۆ خەرجی وەبەرهێنانی پارێزگاکەی تری عێراقا بەڵام گریمان وەکو دەوڵەتێکی اتحادی با ئێمەش بەشدار بینتیایە ئەوە لە سەتا هەفتای ئەڕوا بۆ ئەوێ لە سەتا سیەکەی تری تەنها تەرخانی کردووە بۆ پارێزگاکانی تری عێراق لە دەرەوەی هەرێمی کوردستان کامە من بە ناحەقیقی گەورە ئەبینم و لە ناو گفتوگۆکانی لیژنەی داراییشە باسم لەمە کردووە کە ئەو داهاتێکە بەکارهێنرێ بۆ ئەو ڕێژەی لە سەتا سیە هەرێمی کوردستان بە داهاتی 400,000 بەرمیلتیا بەشدارە بێ کەواتە ئەمە مافی خەڵکی کوردستانیشی پێوەیە ئەگەر بە ڕێژی لە 12 حسابیکەین نەک بەوەیکەوە هەر هیچ مافێکی پێ نەدرێ هەرچەند ئەمە گفتوگۆکان لەم بارەیەوە تەواو نەبووە بەڵام لە ئێستامە بێ تێبینی ئەوە بکەینکەوە ئەم خاڵەوەکو خۆی تێنەپەڕێ چونکە ئێمە بۆ نمونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە هاتنی بۆ پەرلەمان باسمان لە بابەتی گێڕانەوەی پاشەکەوتی موچە کردووە ئەمە ڕەنگە هەندێک کەس لەگەڵ ڕێز ماوەکو بابەتێکی فەیسبووکی سەیری بکە یاخود وەکو بابەتێکی ڕیکلامی بۆ لایەنێکی دیاریکرا و باسیکە ئەمە بێ زۆر بە زانستیانە لەم بابەتە بڕوانین ئێمە بەڵێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکی لە مافی فەرمانبەرانی کوردستانەکەین و لەو پاشەکەوتێک کە لە ماوەی ساڵانی قەیرانی داراییە کەوتۆتە لای حکوومەتی هەرێم و پێویستە بدرێتەوە بەڵام میکانیزمی دانەوەی پارەکە لەکوێیە لە چ بڕگەیەکە ئەگەرمانێ بیخێنە سەر حکوومەتی فیدرال ئەمە کارێکی ئەستەمە حکوومەتی فیدرال بە ئاسانی ناکە ژێربارەوەیکەوە لە ناو بودجە بڕێک پارە بۆ تەرخانکە بۆ ئەویکەوە ئەو پاشەکەوتۆ بگەڕێنەوە ئەگەر بیخێتە سەر حکوومەتی هەرێم هەموو داهاتانەیەکەوە حکوومەتی هەرێم بەو 400,000 و بە داهاتی ناوخۆی ڕەنگە بەشی ئەوە نەکە بتوانرێت ئەو پاشەکەوتی لێ بدرێتەوە کەواتە بێ دەرچێ بدۆزینەوە ئەم دەرچەیە بە بۆچوونی خۆم وەکو پسپۆرێکی ئەو بوارە ئەلەم بڕگەیە توانین زۆر بە ئاسانی جێ بکەینەوە من لەگەڵ لایەنەکانی تریشە ناو لیژنەی دارایی باسم لەوە کردووە
کە هەروەکو چۆن لە سەتا سی ئەو فەرقی سیعرە ئەڕوا بۆ مستحقاتی محافظەتەکان و کە پێوتە مستحقات متأخرە ئەتوانێت بە تێکستێکیش ئضافە ئێوە بکەینکەوە ئەمە ئیلزامی حکوومەتی هەرێم لێرانە بکرێ بۆی کە بیاتەوە بە فەرمانبەران ئەو پاشەکەوتەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەگەر بە چەند ساڵێکیش بێواتە مەرجین لە 1 ساڵە لە ساڵی 2023 هەمووی بدرێتەوە ئەکرێ لە بودجەی چەند ساڵی داهاتوە ڕکۆ قرزێکە لەسەر حکوومەتی هەرێم بەرامبەر بانکی TBI بە 7 ساڵە درێتەوە ئەکرێ ئەو پاشەکەوتەش بە چەند ساڵێک بەڵام لە ڕێگەی ئەم بڕگەیەوە ئەتوانی ئەمە دەرچەیە کە بیکەینەوە هەرچەنە ئەوکوتم گفتوگۆکان تەواو نەبووە بەڵام پێویستە ئەمە تێبینی ئەم خاڵە بکەین جگەلەوە خاڵێکی تری گرنگ کە لە ناو پرۆژە یاساکە هاتووە مەسەلەی ئەوەی کە پێوتێت تەنمیە ئەقالیم تەنمیە ئەقالیم لە ئێستا لە ناو پرۆژە یاساکە 2 تریلیۆن و نیوی بۆ تەرخانکراوە بۆ هەمووی عێراق طبعاً پشکی هەرێمی کوردستان تقریبا 276 ملیارە بە ڕێژەی لە 11 دیاری کراوە کە ئەمە لێرانەیە من لە ناو گفتوگۆکانی لیژنەی داراییشە باسم لەوە کردووە کە منە عەدالەتێکی گەورەیە لەبەرەوەی کە بەپێی مادەی 121 دەستور کە بەکارە هێنرە یاخو پشتی بێ بەسر لە دابەشکردنی داهاتە ئیتیحادیەکانە بنەمای دانیشتووان پێوەرێکی سەرەکیە بۆ دابەشکردنی ئەم داهاتانە بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق هەرێمی کوردستان لە سایە 4 دانیشتوانی عێراق پێگەهێنێ ئەگەرچی ئەم بنەمایە نەکراوە تا بابڵێ ئەم ژمارە نەکراوەتە بنەمای دابەشکردنی پشکی هەرێم بەڵکو 12.67 دانراوە ئەبینین لە تەنمیەت ئەقالیمە پشکەکە کراوە بە لە 11 بۆچی چونکە هاتوون پێوەرێکی تریان ئیزافە کردووە لەگەڵ ژمارە دانیشتوانە ئەویش هێڵی هەژاریە ڕێژەی هەژاری وە لە هەموو ئەو ئامار و زانیاری و توێژینەوانەی کە وەزارەتی پلاندانانی عێراق کردوێتی لە ماوەی ڕابردووە هەمیشە وای دەرئەخا هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستان کەمترین ڕێژەی هەژاری تایە ئەمە لێرانەیە ئەوان سوودیان ئەلەم بابەتە وەرگرتووە بۆ ئەوەی کە لە تەنمیەی ئەقالیمە پارێزگاکانی خۆیان وا دەربخەن کە بە تایبەتی لە پارێزگاکانی باشوور کە ڕێژەی هەژاری تیا بەرزترێکە لەبەرەوە بڕێکی زۆرتر لە تەنمی ئەقالیم بۆ خۆیان هەبن و بڕێکی کەمتر بۆ هەرێمی کوردستان دیاری کرێ بە بیان و هەرێمی کوردستان خەڵکی هەژاری تیا کەمترێکە بەڵێ ئەڵێم پێدوانی ینی لەوە شانی غەدرێکە لە ینی 1.67 یان بڕیوە لە بودجێ هەرێمی کوردستان ئەگەر بێ لە کۆی بودجێ هەمووی عێراق زۆرەکە دەگەر وایە بەڵێ ئەمە وەکوتم ئێمە بە ناحەقیەکی زانم و لە هەمان کاتە ئەو ئامارانی کە بڵاوکرێن سەبارەت بە هێڵی هەژاری من گومانم لێ هەیە کە ینی مەبەستی سیاسی لە پشتەوە نەبوو بێ لە ماوەی ڕابردوو ئەربۆیە ئەمە یەکێکە لەو بەخەڵانی کە ئەمێ وەکو کورد بێت پێداگری لێ بکەین و هەوڵبینکەوە ئەو هێڵی هەژاریە لە ناو پێوەرەکە لا ببرێت تەنها پێوەری ڕێژی دانیشتوان بێنێتەوە لەبەرەوەی کە لە بەرامبەریشە وێڕای تەنمی ئەقالیم چەند پرۆژەیەکی تر یاخود چەند خەرجی بابێکی تری خەرجیە لە ناو پرۆژە یاسای بودجەیە کە تایبەتە بە هەژاری و ناوچە هەژارەکان وەکو سندوقی فەقر هەیە لە عێراقا استراتیژیەی بەرەنگاربوونەوەی هەژاری هەیە بەرامجی حکومی و بەرامجی خاصە هەیە کەمامەوەی بەشێکی پارەکەی ئەڕوا بۆ ئەو ناوچانە یا و پارێزگانێکەوە بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانان دەریەخاکەوە ڕێژەی هەژاری تیا زیاترێکە لەبەرەوە ناکرێ ئێمە دیسانەوە لە ناو تەنمی ئەقالیمی شادیسانەوە پێوەری هەژاری بەکاربهێنرێتەوە بەشێک لە مافی هەرێمی کوردستان بدرێت بە ناوچەکانی تر لەبەرەوە یەکێکە لەو خاڵانێکەوە ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر داکۆکیمان لێ کردووە هەڵی شوێنێکەوە ئەو هێڵی هەژاریە لا ببری لە ناویە هەرچەنە پێش ئەوەیکەوە گفتوگۆکانی بودجە دەست پێ بکە من داوام کردبوو کە لە ڕێگەی دادگای فیدراالیەوە تەفسیری مادەی 120 دەستورمە بۆ بکەن بۆ ئەوەیکەوە بە دەقیقی پێوەرەکان لەلایەن حکوڵی لە زاری محکەمەی ئیتیحادیەوە دیاری بکرێتەوە چۆن داهاتە ئیتیحادیەکان دابەش بکرێت بەسەر پارێزگاکان و هەروەها هەرێمی کوردستانە بەڵام دیارە بەهۆی کۆمەڵێک فاکتەرەوە کە ڕەنگە لە ئێستا کاتنەوەی باسیکەین ئەم بابەتە سەرکەوتوو نەبوو نەمانتوانی ڕێی محکەمەی ئیتیحادی وەربگرین لەسەر لەم بارەیەوە هەر بۆیە ئەو پیۆرەی کە ئێستا کاری پێکرێ و کوتم ڕێژەی هەژاریە لەگەڵ تەنمیەی لەگەڵ هێڵی لەگەڵ ژماری دانیشتوانەوە تا ڕێژەی دانیشتوان لەگەڵ هێڵی هەژاریە خاڵێکی تر کە تا ڕادەیەک ئەمیش وا کات کە پشکی هەرێمی کوردستان یعنی دقیق ئەو ژمارەیە نەبێت کە لە ناو بودجە هاتووە ویژەوەیەکەوە دقیق هەیە لە ناو پرۆژە یاسای بودجەیە لە مادەی 12
فقرەی دووەمی هەڵە نەبم کە باس لەوە کات کە پشکی هەرێمی کوردستان لە دوای لە دەرکردنی نەفقاتی سیادی و حاکیمە لە خەرجیەکانی جاری و هەروەها ڕەسمالی بە پێوەری نەفقاتی فعلی دیاری ئەکرێ واتە ئەوەی کە داهاتی بەردەست واتە نەگەوەیکەوە لە کۆی ئەو 200 تریلیۆنە بەڵکو لەوەیکەوە حکوومەتی فیدراڵ چەندێک داهاتی لە بەردەستا بێ بە پێی خەرجە فعلیەکان کە ئەمەژوا کات کە پشکی هەرێمی کوردستان بەند دەکات بە یا ڕەبتیەکات بە ئەدای دامود دەستگاکانی حکوومەتی اتحادیەوە لە 15 پارێزگاکەی تر واتە هەندێک دامود دەستگای حکوومەت هەیە وەکو تێبینیمان کردووە توانای جێبەجێکردنی بودجەی تەرخانکراوی لە 104 بووە لە 110 بووە لە باشترین حاڵەتە ڕەنگە گەشتوێتە لە 150 بۆ 6 ئەمە واتە ئەو ڕەپارەی کە بۆی تەرخان کراوە لە بودجەکانی پێشوە بە تەواوی نەیتوانیوە خەرجی بکە ئەمە ژواکە خەرجە فعلیەکانی کەمترێکە لە خەرجی تەرخان کراوە بووی ئەمە واکە ئەگەر ئەوە بکرێتە بنەمای دیاریکردنی پشکی هەرێمی کوردستان بێگومان پشکێکی کەمتر بەر هەرێمی کوردستانەکەی وەکوکەوە ئێمە باجی ئەدای لاوازی دامودەستگاکانی پارێزگاکانی تر بێ ئەمە هەندێک خاڵە وەکوتە من نامەوێت بڵێم ڕەش بینم و بەڵام خۆش باوەڕ نیم بەوەیەوە هاتووە گرنگن بەڕاستی ئەمانەتەوە وربین و ئەم خاڵانە ئەگەر وەکو جەنابەت بە وردەکاریە باسیەکەیت و ئەگەر بە ئاگا نەبین و ئەگەر ئێوەی ینی کەسانی شارەزا و بەتوانە لە فراکسیۆنە جیاوازەکان بە ئاگانە بن بەڕاستی ینی بەغا هەر بە ئاشکرا قەدرێکی گەورە لە هەرێمی کوردستانەکە وەکوتم لە سەرتاوە ینی من نازام لە کاتی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە چەندێک هەرێمتیا بەشدار بووە وەکو بودجەیەکی اتحادی کە پێویستە حکوومەتی هەرێمیش ڕای وەربگیرێ ئاگاداری تەفاسیلی ئامادەکردنی بودجە نیم لە بەرکە من ئاگاداری گفتوگۆکانی شانی دانوستان کار نەبووم بەڵام هێشتا کۆڵێک کات نەچووە لەبەرەوەی کە بودجە پەسەند نەکراوە ئەتوانین کۆتا هەوڵی خۆمان بین لەگەڵ لە ڕووی سیاسیەوە هەر لە ڕووی گفتوگۆکانمانە ناو لە ڕووی پەرلەمانیەوانێ کار بکەین بۆیکەوە ئەو دەقانی ئەو تێکستانێکەوە هاتۆ ناو پرۆژە یاساکەیە بەشێک لە شێوەکان بتوانین چاکی بکەین ئەوانی کەوا تێبینیمان هەیە لەسەری بە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی ترا قایلکردنی لایەنەکانی تر بێگومان بەپێی بەڵگەی یاسایی و پشتبەست بە دەستور و قانونی ئیدارەی مالی وەکوی کە باسم کرد هەموومانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە چاکسازیەکانی نا ئەو دقە یاساییانە ئەتوانین ئیشی لەسەر بکەین بۆیکەوە لانی کەمترین زیانمان بەرکەوێ یاخود بە دیوێکی ترا زۆرترین سوودی ئەو ڕێکەوتنەمان بۆ هەرێمی کوردستان دەستە بکەین. دکتۆرە نەرمین معروف من زۆر سوپاس دەکەم چکە زۆر ماندوم کردی بەڵامانی کۆمەڵێک خاڵ و وردەکاریشی زۆر باشە لەسەر پرۆژە یاسای بودجە بۆ خەڵکی هەرێمی کوردستان خستە ڕوو و ینی بۆ بەرپرسانی باڵاو بۆ خۆشتان کە دەبێت بە ئاگا بن لەوەی کە ئەو خاڵانەی کە بەغدا مەبەستێتی بۆ شێوازە مامەڵە بکە لە بودجەدا لەگەڵ هەرێمی کوردستان ئێوە بتوانن ئاڵوگۆڕی تێدا بکەن من هیچم نەماوە سوپاس دەکەم ئەگەر جەنابەت پەیامی کۆتایی تێ فەرمووتوانی بگەینی دکتۆرە جان. بەڵام من دووپاتیەوەکەمەوە کە گەشت بینم بەو ڕێکەوتنە و لەو تێبینیانێکەوە باسم کرد نامەوێ هاوڵاتیانی کوردستان موچە خۆران بە تایبەتی خانەنشینان بترسن و دوودڵ بن لە داهاتوو بەڵکو بە پێچەوانەوە لە ڕۆژی ڕێکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵە بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵە دەستەبەرکردن و دابینکردنی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مێنێتەوە سەرەوەیکەوە ڕێکارەکانی هەناردەکردنی ئەو 400,000 بەرمیلەی نەوتی هەرێمی کوردستان سەرپێ بخرێت و کۆتایی بۆ ڕێکارانە بهێنێتەوەکو هەروەکو ئەمڕۆ بەڕێز وەزیری نەوتی حکوومەتی فیدراڵ تەکیدی کردەوە کە ئەوان لە چەند ڕۆژی داهاتووە هەموو ڕێکارەکان تەواوەکەن و دەسەکەنەوە بە هەناردەکردنی نەوتی خاوی هەرێمی کوردستان کە ئەمەش خۆی بۆ خۆی وەکوتم لە سەرەتاوە مایەی بڵێن گەشتبینیە لە بەرەوەیکە چیتر هەرێمی کوردستان و بەتایبەتی موچە خۆران دوودڵ نابن و نیگەران نابن سەبارەت بە موچەکانیان و ئێمەش وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان بە جیاوازی و هەر جیاوازی بیرۆچوونەکانەوە لێرە بێگومان داکۆچی کاری مافەکانی خەڵکی کوردستانە بین و ئەوەی کە لە توانامانە بێت بە دڵنیایی و درێخی ناکەین بۆەوەیکەوە ئەوەی کە مافی خەڵکی کوردستانە لە ناو پرۆژە یاساکەیە جێگیری بکەین و لە دوای ئەوە شەوانێ ئێمە وەکو ئەرکی سەرەکی
پەرلەمان و پەرلەمانتاران کە مەسەلەی وردبینی کردن بە دوواداچوونە بە دڵنیاییەوە وێ ڕێدا مەزراوەکانی وەکو دیوانی ڕقابی مالی بێگومان چاودێری ئەو پرۆسەیە بین و هەر با بڵێن خەڵک یاخود بابەتێک بێتە پێشەوە کە زیان بە ئابووری کوردستان بگەێنێ بێگومان ئێمە ڕۆڵی تیا ئەبینی و ناهێڵین کەوا زیان بە هەرێمی کوردستان بگات. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر نەریمان معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری بەغدا لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم دکتۆری جان. بەڵێ بینەرانی بەڕێز سەقیم شەی پانۆراما پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.